چی کردەوەیەک سنەتە لەم دە ڕۆژە ئەنجام بدرێت. یەکەمیان ذکر و یادی خوای پەروەردگار بەگشتی، عیبادەت بەگشتی، تەسبیحات، سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، سەردان لە خزم، سەردان لە نەخۆش، هەر کارێکی خێر ئەیزانین ئەمە خێرە و بەڵگەی لەسەرە هەوڵدەین ئینشاءالله لەم دە ڕۆژە زۆر ئەنجامی دەین. لەبەرەوە لەم دە ڕۆژە کردار لای خوای پەروەردگار زۆر زۆر خۆشەویستە، خۆشەویستترین ڕۆژانێکن لە لای خوای پەروەردگار. کەواتە هەوڵدەین ئینشاءالله وەک ڕۆژانی تر سیر نەکەین، وەک ڕۆژانی تر بەسەرمانە تێ نەپەڕێ خۆمان سەرقاڵکەین بە شتێکێ کە سوودی بۆ دین و دنیامان نیە. مۆبایلەکەت دانە، تەلەڤیزیۆنەکەت بکشێنەوە، ئەلەم ڕۆژیە لە هەوڵدە ئینشاءالله خوای پەروەردگار لە خۆت ڕازیکە. کرداری دووهەم نوێژکردن. براکانم، ئێمە هەر نوێژەکەین بەڵام زۆربەی زۆرمان لە ماڵەیەکەین. هەوڵدە ئینشاءالله بێ بۆ مزگەوت، لە مزگەوت نوێژەکانت ئەنجامدە. هەر نوێژێکی مزگەوت 25 دەرەجە یا 27 دەرەجە لە نوێژی ماڵ گەورەترە. و هەوڵدەین ئینشاءالله سنەتەکانی پاش نوێژەکان و پێش نوێژەکان بە جوانی ئەنجام دەین. نوێژی ضوحا، نوێژی چێشتەنگاو، نوێژی وتر پێمان بکرێ شەو نوێژ، هەوڵدەین ئینشاءالله نوێژ زۆر زۆر ئەنجام دەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم فەرموودە ئەفەرمێ عليك بكثرة السجود، ئەفەرمێ سوجدە زۆر ببە بۆ خوای پەروەردگار. هەر سوجدەیەک ئەیبەی بۆ خوای پەروەردگار، یەک سوجدە ئەبەی بۆ خوای پەروەردگار، پلەیەک بەرز دەبیتۆ بۆ خوای پەروەردگار، یەک گوناح لەسەرە سڕێتەوە. کەواتە ئەگەنیستان دوور کات نوێژی سنەتی دەستنوێژ بکات، 4 دەرەجە لای خوا بەرز دەبیتۆ، 4 سوجدەی تایە، خوای پەروەردگار 4 تاوانن لەسەرە سڕێتەوە بە دوور کاتی نوێژ. ئینشاءالله با تەمەڵی نەکەین، نوێژە سنەتەکان بکەین، بە نوێژە سنەتەکان لە خوای پەروەردگار نیزەگە بینەوە. کرداری سێهەم ذکرێکە تایبەتە بەم ڕۆژانە هەتاوەکو ئەیام و تەشریق و ڕۆژەکانی جەژن، ئەویش الله ئەکبەر کردنە. خوای پەروەردگارە فەرمیێ ويذكر اسم الله في أيام معلومات. وتمان ابن عباس فەرمێ ئەیام معلومات دە ڕۆژی ئەوەڵی مانگی حاجیان. ئەم ذکرەی الله ئەکبەر الله ئەکبەر بۆ خۆت زۆر بیکە و سنەتیشە بەدەنگ بەرز بکرێت. ئەمە سنەتێکە کە ئێستا نەماوە لە ناومانە. ابن عمەر ئەبوو هورەیرە ئەڕۆیشتن بۆ بازار، لە ڕێی بازار لە ناو بازارە تەکبیراتیان بەدەنگی بەرزە کردو. خەڵکیش ئەیانزانی ئەم دوانە عولەمای سەحابەن، شارەزان. خەڵکیش لە دوای ئەوان و الله ئەکبەریانە کرد بەدەنگی بەرز لە ناو بازار و لە ڕێی بازار و لەسەر کار و لەسەر کەسابەتەکەیە. ئەمە عیبادەتێکە ئینشاءالله هەوڵدەین زیندوی بکەینەوە. لە فەرمودەکە لە بوخاریە هاتووە فەرمودەیەکی صەحیحە، ئەلەو دوو ڕۆژەی ئینشاءالله الله ئەکبەری زۆر بکەین بۆ ئەوەی ئینشاءالله ئەو ڕۆژانەی کە خوای پەروەردگارە فەرمیە یاد و ذکری خوای زۆر تیا بکەن لە ڕۆژانێکی دیاری کراودا، کەمە بەست دە ڕۆژی ئەوەڵی مانگی